بخوي مشكلة كسا عند السائق وتانكر الردا قوة الليل أو قوتك الدفاع للاناز دك اللي إيمدك هو لاناز يو كورمور اللي بيتنا وخيال خوك لاناز وكو كورمور اللي بيتنا مسجد باردانی است در کوتی بی بابه کرده السوشيال ميديا جي تشواشا كاري كرو لا ردا برو لا زان انفال كرو لا زان خلق هنترسان خلق شودي هندك تشونا داري او گنده مای آرامه ما هیچ مشکل نیه بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش لە گوندی لاجانم لە سنووری پارێزگای هەولێر ئەمڕۆ هاتووم بۆ ئەوەی بۆ بینەران نیشان بدەین و دڵنیایی بە هاوڵاتیان بدەین کە دۆخی گوندی لاجان بە شێوەیەکە ئەوەندەی ئێمە بەنێو گوندەکەدا گوزەرمان کرد هاوڵاتیان هەمویان لەسەر ماڵ و حالی خۆیانن هەمویان ئەمڕۆ چوونەتە سەرکارەکانی خۆیان و دۆخی گوندی لاجان وەکو پێشووتر ئاسایی بۆتەوە اینجا لە نێو خەڵکی گوندی لاجانم پێم خۆشە لەگەڵ مختار و لەگەڵ چەند دانیشتوویەکی تری گوندی لاجان قسە بکەم سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش مختار مادی نەبی خيرات سەرچاوە سپاس عزيزي دۆخی گوندی لاجان چۆنە دۆخەکەی ئاساییە الحەمدوللا زۆر خۆش هیچ مشکلە نییە هەندێکە چاوسە شۆڵە خۆ معمەل و ئەو دیش مۆڵ مشکلە نیە باشە خەڵک هەمووی گەڕاوەتەوە سەر ماڵ و حال و کەسابەتی خۆی هاتووتەوە نێو ماڵەکانی خۆی یان کەس لە دەرەوە ماوە نه ئیواری هەڵناوام کەس نەماڵ دەری هاتنەوە باش کەس دەری نەما لە بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن باسی ئەوە دەکرێت کەوا گوندی لاجان هێزی ئەمنی تێدا ماوە دۆخەکەی باش نییە ئەسل و ئەساسی هەیە ئەمە ئەوە چاوەشە کاری بێ ئەسل و ئەساس بۆ نەبی ئەسلان ئاسایش هەنەها داخلی ناو گوندە نەبی هێز ئاسایش هێز ئەمنیەکان داخلی ناو گوندە نەبین ئەبەت سەیتەرەکە دانای بەس ئەم حەزکە سەیتەرەکە هەبمینی بۆ ئەوە خەڵکێکی لای دەخۆ نەخزینتە ناو گوندە باشە هوکارە کێشەی چەند ڕۆژێت ڕابردوودا هەنگەڕێنەوە بۆ چێت شتێکی هەتا چەند سوشیال میدیا و ڕۆڵە ڕاگەیاندنێ دەورێکی کاریگەر هەبی ئیجابی بێ ئانی سلبی بێ لەسەوە کێشە گوندی لاجانی بخۆی مشکلە کەس هەندە سایق و تانکەرە ڕوویدا داوا شۆلێ کرد و تێک نەگەیشتن هەبی و عەجەلە کرد و ڕانەوەستان ئەگەنە خۆ چ مشکلە نەبی ما گوتێ سەبرێ بگرن ئیشرا دێ بۆنگە حەلکەن سەبر نەگرت ئەگە سەبر گر بۆدا بۆ حەل بیتن سوشال میدیاژی چاوەشەکاری کرد و لا ڕێدا بر و گوایە لاجان ئەنفال کرد و لاجان و خەلک هەندترسان خەلک شودی هەندێک چۆنە دەری ئەگەنە چل گۆڕێ نەبی باشە گوندی لاجان لە چی کەمە چی بۆ کراوە تاوەکو ئێستا گوندی لاجان سێ بیرێت ئەوەیت هەی قوتابخانەکە دوازدە پۆلیا هەی ساحێ تۆپانەیە هەی دوو قاعە تازایەت هەی دوو مزگەفتێت هەی خەستەخانە هەی کارەبا 24 ساعەتە جادا قیرجمەیە هەی هەم تشمەیە هەی یعنی زۆر بێژمە خەلکی ئەگەر نقستانیەک هەیە دا ئەس بێژمێ داومە چێکەن ئەس وەکو نوێنەرێ گوند و هەم نوێنەرێ حکوومەتێژی هەر تشتێک من بۆ گوندە گوت بیتێ یا بۆ مەکرێ تەخسیر نەکردە لاناس یعنی یارمەتە نەخۆشادای نەخۆشی ومە پێویست بێ زەرور بی هێنارە هەندستان یەک زەرور بی هێنارە تورکیایی یعنی بۆمە زۆر تشتێت کرد مرۆ ویژدانە خۆ مرتاحکات باشە پاش کوبوونەوەتان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ کۆمەڵێک بڕیار و لێک تێگەیشتنتان هەبوو وەکو خۆی چوونەتە بواری جێبەجێکردن دۆخەکە بە تاوی ئاسایی بووتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان و خەڵکی هەرمی کوردستانیش تێبگات لەوەی کە دۆخی گوندی لاجان چۆنە ئێستا ئەم سوپاسیا و کەساتکەین ئەوی دوور سێ ڕۆژە گەمەسەخات زۆر سوپاسیا جەنابێ فەرماندە کاک ماسۆرت کە تەلەفۆن بۆ کاک هەیسەم کردبی گوت نێنەراتیام هەڕە ناو تێبگەینەوە و ئەزم دیفاعی خەلکی بکەم لاجان و هەرکی یدمنن ئەس دێ دیفاعی لێکەم ئەس دێ شەرەفەوان پارێزم ئەس دێ نامیسەوان پارێزم ئەس دێ شەرەف و نامیسە هەموو کوردستانێت پارێزم کتۆیەوانە ناپارێزم ئەوە خەلکی منن گوتێ خەلکەکە پیچەک هادئ بیە سوپاسیا کاک نەجات ئەکرەم ئاغاتکەن کاک ئیبراهیم بکەین سوپاسیا دکتۆر ناسر بکەین کاک نازم هەرکی شێخ جەلال ئەوی هەموو هاوکاریمە کرد کاک هەیسەم زانە سێ چوار ڕۆژە دکتۆر گەنج هەموو سەخەت بین سێ ڕۆژە لەگەم هەم سوپاسیاوانجی هەم یادکەین بەڕاستی ئەوانجی ڕۆڵێکی باشە بی باشە کۆتا پێیام چ قسەیەکتان بۆ گەنجانی عشیرەتەکەتان هەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە ئەم چەند ڕۆژە کۆمەڵێک بە شێوازی جۆرا و جۆر هەواڵەکانی گوندی لاجانیان پێدەگەیشت چ پەیامێکتان هەیە بۆ هەرکیەکان بە شێوەیەکی گشتی ئاز داوە هەم هەرکیات کەم یعنی گۆی خۆ نەدەنە لابەلایە وەسع کوردستانی بڵات تێک نەچیتن ئەمنە ئەمانامەیە ئەستقرارە ئەم کوڕە دوێ حکوومەتینە ئەم دەبی دیفاعی لێ کوردستانی بکەن ئەم دیفاعی لە پاڵاوگانە بکەین ئەم
محطه کاری بکن ام دام دستگاه حکومتی بکن حکومت آل مپیک هاتو تپیک هاتو و هپیک هاتو چند پیشمرگه تیره دا آسایش تیره دا هم کردیو حکومتی نه ما دبی ام پارزگاری لولات بکن بوچ ما هنده شهید دارم او که عشرت هر کی 600 شهید دای دبی ام خوینه و شهیدانه فیرو ندین دبی ام خوینه و شهیدانه پاریزین نابی هر کی ببنه سبب هنده آجاوات چی بید امن و استقرار تیک بچیتن زۆر سپاس بابێ مەڵی هاوڵاتیەکی تر کە ئەوش دانیشتوی گوندی لاجانە سڵاو لێ بێم کاتت باش ئەگەر پێم بڵێ بەڕێستان لێرە کاسبکارن کەسوکارتان خاوەنکارن لێرە ئەمڕۆ خەڵک چووەتە سەرژیانی ئاسایی خۆی چووەتە سەر کار و کەسابەتیان یانە بەێ زۆریە خەرچیمە لەو لاناس و لە مامەشیش دەکە ئەو زۆر بە خەلکیان چونە سەرشی خۆیان دەشیان ماڵ بەێ ئێستا ئەمڕۆ دۆخی گوندی لاجان چوون بەخوا دۆخی گوندی لازان هەر لە بیداەتی باش بوو بەس هەندێک تەلەڤیزۆن لەو چاوەشەکاری خەڵکەکان بە لاڕیدا برد و خەڵکەکان ترسان بۆیە خەلکی مەرچووە دەرێ ئێستا هاتەوە چ لە گۆڕنی الحەمدوللا باشە هەموو گەڕاونەتە سەر ماڵ و هەموو گەڕان سەماڵ و حالی خۆیان سکێ شەمانی لەخوا بە زیاد بێت ئەو قوتە لێرەش ئەو قوتەکە کە دیفاع لە لاناز دەکات لە ئێمە دەکا بۆ لانازی وەک کۆرمۆر لێ بێتن ئەوە خەیاڵێن خەوە کە لاناز وەکو کۆرمۆر لێ بێت لاناز داهاتی ئەو هەولی لەسەر ئێستا ئەو گاز و ئەو بەنزین و هەموو دابین دەکەی لەو خەلکە و خەلکی مەیە پێتان وایە پلانێک هەیە بۆ ئەوەی لانازیش بە دەردی کۆرمۆر بچێت ئەی چۆن پیلانی ئەگە پیلان بەمە نازان پیلانەکە چیە چونکە وەک خۆمان مە خەلکی گوندی لازاگە بزان پیلانەکە هەر دەستەکەی دەبڕین خەیاڵیان خاوە کە برێن لاناس و کۆرمۆر لێ دیدن هەتا و پیلانیان بۆ جێبەجێ ناکرێت و هەتا ئێمە مابین و هەتا پارتی مابیتون و هەتا و قوتە لێرش بیت باشە پەیامتان بوو گەنجان و لاوانی عشیرەتی هەرکی تاکەکانی عشیرەتەکەتان چیە بخۆ من خۆم هەرکی داوام لە گەنجانی هەرکی هەیە هیچ کەسێک کە هاانیانەتن بە فیتە هیچ کەسێک وەزی خۆوان و خەلکی خۆیان تێک نەدەن پاشۆنجین هەلکوتانە سەر دام و دەزەکانی حکومی لە چی دەگزی لە ئێمە تێگەچی ئەمە چەندەها ساڵە خەڵکمان شەهید خەڵکمان شەهید بووە خەڵکمەماندی بووە بۆ ئەزمونە کە ئێمە بە خۆمان بچین تێک دەری ئەو شتە بین مەحاڵە ئەمە نە لە حکومەتی خۆمان زیاد حکومەتی خۆمانە و حیزبی خۆمانە و ئەمە بە خۆمان کوڕیا و حکومەتینە زۆر سپاس دەکەم دەست خۆش بێت بینەرانی پایتەخت میدیا دا حاجەیەک لێرە پێم خۆشە بچمە خزمەتی ئەویش قسەی بەڕێزیشان وەربگرن خالات سلام علیکم حالته تو باشی سلامتی ایشالله خودش رازی بیت یا ربی گلگ من خدا نزانم پاخو نه هبهرکیانی بو من دو آخونا بو که کابزانم خلکی لاجان همه هاتی استعمال و حال خو کسب بدن ما استعمال حال خو گنده ما آرامه ما هیچ مشکلی نیه باشه اوجه هنده بچیک من دار بین چون سر زاده گفت دعوا کر گفت تانکرین من راستانی و دو مانگا ایشی بدن ما دی چینه ایشی خلاص ما هیچ مشکلی کنی امر حکومت ناش کنی شو دیجی وزیر نام خوی هاتو و با ما آوادان کریه امیر های دفسک ما رو حال خو هیچ عیبی میمانیه هنگ رازی نلوازه که اره والله ام راضی نه لاناجی هیچ عیبی نیه بو ما هر سخ و سلامت بی مسجد بارزانی استر کوتی بی باب کرده ما کارا 24 ساعت های آقا ما واحد 24 ساعت ما عیبی لینیه کردستان هر سخ و سلامت بید هر آوادان بید دست خوش گلگ ممنون خاله دیجی خیلی بسر چوه دای که خو گلگ ممنون هاتناتا زۆر سپاس گلب خیلی بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان و گوێبیستی بوون قسەکانی دانیشتوانی گوندی لاجان بوو لە سنووری پارێزگای هەولێر دوای ئەوەی لە دوو ڕۆژی ڕابردوو چەند ڕووداوێکی نەخوازرا و ڕۆیاندا بەڵام لێرە و لەوێ لە بەشێک لە سوسیال میدیا لە کەناڵەکان کەناڵە میدیایەکان باس لەوە دەکراکەوە گوایە گوندی لاجان نائارامە دۆخەکەی ئاسایی نەبووتەوە یاخود ئەوە تا هێزی ئەمنی بڵاوی پێکراوەتەوە دووبارە ئێمە لێرەوە خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوەی کە تەواوی دانیشتوانی گوندی لاجان هەمووی گەڕاوەتەوە سەر ماڵ و حالی خۆیان و بەشێکی زۆریشی کە خەڵکی گوندی لاجان ئەمڕۆ چووەتە سەر کەسابەت و ئیشوکاری خۆیان لەو کۆمپانیای لە چواردەوری گوندی لاجان هەن دۆخەکە ئاساییە ئەو بەشە هێزە ئەمنیە کە لێرەش ماوەوەکو پێشتریش ئاماژەی پێکرابووکەوە ئەو هێزە ئەمنیە دەمینێت بۆ ئەوەی هەم پاڵاوگەی لاناس ئەم پاڵاوگەی کە لێرەیە و هەم خەڵکەکەشی سەلامەت بن و دوور بن لە هەر ڕووداوێکی نەخوازرا